بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەک هەن سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە بەشێک لە هەوادارانی کۆمەڵی دادگەری دەپرسم ئێوە بۆچی دەنگ بە کۆمەڵی دادگەری دەدەن؟ تا چەند کۆمەڵی دادگەری بۆتە ئومێدی ئێوە؟ تا چەند پەرلەمانتارەکان نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری وەکو پێویست دیفاعیان لە خەڵک کردووە لە مافیا وڵاتیان کردووە؟ ئێوە لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن. کە سمبولی سێبەری هەموو دنیاە، کە سمبولی سێبەری هەموو دنیاە، کەمەرانی میهرەبانی کەمەرانی میهرەبانی ئاوەدانی و ئایندەی لە حەق بەدایە، ئاوەدانی و ئایندەی لە حەق بەدایە. باشن سەحەتانە حواڵتان پێم بڵێ چەند باورەیەکی بەرزەوە هاتووت بۆ پاڵپشتی کۆمەڵی دادگەری؟ دەستان خۆش بی سەرەتا تەبعان هەمومان ئەوەی کە لێرە بەو جۆش و خۆشەوە بەشداری کردووە بە ئومێدی ئەوەین کەوە لیستی 285 کۆمەڵی دادگەری سەرخەین و ئومێدیشمان وایە ئەمجارە لە هەولێر بە تایبەتی ئینشاءڵڵا دەنگێکی باش بەدەست بێنین و بۆ ئەوەش هاتوین پاڵپشتی لە کاندیدەکان بکەین و پشتیوانی خوای پەروەردگار و بە یارمەتی ئەو خەڵکە ئینشاءڵڵا ئەمجارە دەنگێکی باش بەدەست دێنین و چەندان کورسی لە هەولێر بەدەست دێنین بە ئیزنی خوای گەورە. پێم بڵێ چۆن پاڵپشتی لیستی 285 کۆمەڵی دادگەری دەکەن؟ بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان پێویستە مسلمانان پشتیوانی یەکتری بکەن لە کاروبارەکانی ژیانیاندا. ئەمڕۆ کەم هەڵبژاردنە هەیە پشتیوانی خۆمان ڕدەگەین لە بۆ لیستی 285 کۆمەڵی دادگاری و داوا لە مسلمانان دەکەین خەمخۆران پشتیوانی خۆیان لە بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری ڕابگەنن لە بۆ زیاتر هەبوونی خەڵکی مسلمان لە ساحە و مەیدانەکە و دیفاع لە دین و ژینی خەڵک ئینشاءڵڵا. سەلام عەلیکم. عەلیکم السلام ورحمة الله بەخێر بن. چەند دڵخۆشن کە هاتوون بۆ پشتگیری لیستی 285 کۆمەڵی دادگەری؟ زۆر دڵخۆشن الحەمدولillah چونکە لیستەشی حەقە دیفاع لە دینی خوای دەکات دەوێت شریعەتی خوای سەربەرز بیت دەوێتی ملەتی کوردی مسلمان لەژێر ئەو سێبەری ئەو شایەتی بەحسێتەوە و هەروەها بەڕاستی داوا لە جەماعەتی کوردستان دەکەین دەنگ بە لیستەی بدەن لەوە دنیا و قیامەتیان سەربەرز دەبن چونکە لیستێکە بەخۆی ڕابردووی دیارە ئینشاءڵڵا پاشە ڕۆژی هەر خێر و بەرەکەت دەبێت. داوا لە هاوڵاتیان دەکەی دەنگ بە کۆمەڵ بدەن، کۆمەڵ چی کردووە؟ بەڵێ کۆمەڵ حل لە سەرەتاوە پەیدا بێ تا ئێستا شۆڕەشی شاخ لە پاشیش لە مەدەنیەتدا بەڕاستی لە پەرلەماندا دەورێکی بەلای بووە کە دیفاعی لە شریعەتی خوای کردیە نەیویستە یاسای جێندەر دژی خێزان فرەژینی ئەوانە هەموو هاتە پەرلەمان ئەوانە دیفاعیان لێ کردیە کە پێچەوانەی شریعەتی خوای بینە بەڕاستی نایەوێت سەرگەگەنا ئەو ملەتە زۆر دەکەتە ناو قوڕاوێکی زرکاوێکی زۆر خراپ گەنجەکانمان زۆرتر گردێدان دەبین ئێستا ئەوەی هەشە هەر بەرەکەتی ئەو ئیسلامیانەیە کە ئێستا مامۆستا و فەقێ و مەلایەکان و هەروەها دیندارن بەڕاستی ئەو ملەتیان ڕاگرتیە. بابزانم چەند دڵتان خۆشە کە هاتوون بۆ پاڵپشتی لیستی 285 کۆمەڵی دادگەری؟ سپاس دەبۆ ئەڵڵا ئێمە هەر پێ سەربەرزی نەک خۆشحاڵین شانازی بە ئەو ڕێگایەوە دەکەین شانازی بەوە دەکەین ئاڵای لا ئیلاهە ئیلەڵڵا بگەشێتەوە بشێتەوە و هیوادارین ڕووی دەمم لە خەرچی هەموو کوردستانە جەماوەری مسلمانی کورد هەمووی مسلمانن ئینشاءڵڵا جەماوەرەکەمان داوایان لێ دەکەین لەو ڕۆژە دڵسۆزی خۆیان لە بۆ خوا و پێغەمبەری بسەلمێنن کە مسلمانن لە بۆی ئینسانی مسلمان ناکرێت پەنجەمۆری تێهێرینی لە بۆ لایەنەکی علمانی کە دژایەتی دین و دژایەتی ڕێگای مزگەوت و دەرس خوێندن و بەها ئیسلامیەکان بکە. ئێمە داوا دەکەین بەڕاستی خصوصەن لە بۆ خزم و کەسی خۆم لە بۆ دەڤەرەکەی خۆم کە دەشتی کۆیە گوندی سماخە بە تایبەت داوایان لێ دەکەم هەمویان لەو ڕۆژەی کە هەموو سارێک 2000 3000 دەستنە ئەمرەی داوایان لێ دەکەم کە کو پێغەمبەری خۆیان خۆش دەوێت لێر مەسرەفێ دەکەن و دەستنە مەدینەی و ئەو هاشبی سەلمێنن لە ڕۆژی دەنگدان ئێمە لەگەر ئەلمانیەکان نین ئێمە لەگەڵ کەسانە نین کە سوکاتی بە پێغەمبەری خوای دەکرێ و ئەو ڕۆژ بچم پشتگیریان بکەین و لەگەڵ کەسانە نیم لە هەر شوێنێک مسلمانێک بکوژێ زەردەخەنەیان بێتێ بەس ئێمەی مسلمان لە خوای بەزیاد سوپاس دەبۆ ئەڵڵا دایممان دەومان بە دوعا و دەستبەخشندە بوون لە پێناو مسلمانان و یارمەتی مسلمانانی هەموو جیهان بدەین و هەتا ئەو ساتەژ ئینشاءڵڵا داوایان لێ دەکەم
دڵسۆزی خۆیان لە بۆ پێغەمبەری خۆی بسەلمێنن کاوەندە دڵسۆزن و سارانە دوجار سێجار دەستنە مەدینەی والله إن شاء الله سەرکەوتو دەبن إن شاء الله سەرکەوتو کۆمەڵی یادگەری ڕازی لە کارەکانی لە هەموو ئاری والله ئەمڕۆ بە دڵخۆشەوە لێرە ئاری والله زۆریش دڵخۆشم إن شاء الله هەموو کاندیدەکانیشمان إن شاء الله سەر دەکەون کۆمەڵ جێگای سەربەرزیە بەتەکید بەتەکید باڵنیایەوە دەنگت بۆ کۆمەڵە والله يا كانديدم لمخمور بقى من دق لمخمورة بداخوا أري والله أري والله يا كانديد كمان بيني معنا البرلمان أري والله بس إن شاء الله بدل لقي يعني إن شاء الله السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته طبعا سپاسەکەم بەڕێزم چەند دڵخۆشن لەم کەرنەڤاڵەی کۆمەڵی دادگەری ئامادەن والله ئێمە زۆر دڵخۆشی خەڵکانێک پاڵپشتی لیستەچی دەکەن پاڵپشتی حیزبەچی دەکەن کە دژایەتی بنەماکانی ئیسلام دەکە ئەمە پاڵپشتی لایەنێکی دەکەین پاڵپشتی لیستەچی دەکەین کە سەرخەری ئیسلامە کە هاوکاری ئیسلامە کە دڵسۆزی ئیسلامە کە دەنگ و ڕەنجی ئیسلامە یعنی کو دڵخۆش نابین دەنجی مە دەنجی کۆمەڵە دەنجی کۆمەڵش دەنجی هەموو میلەتی کوردە نەبوو دۆزی بێتوانایی لەسەر چارشێوی تەمەندان بەشنا باەدا بگرن نەبوو دۆزی بێتوانایی لەسەر چارشێوی تەمەندان بەشنا باەدا بگرن السلام عليكم عليكم السلام ورحمة أحوالكم الحمد لله شكر سلام سندرت خوش لو كرنفالي كۆمەڵ ئامادە لا شكر سپاس لو خوای گەورە هەموو کاتێک شانازیان پێوە دەکەم و سەربەرزی دنیا و قیامەتی بن دڵخۆش ئەمڕۆ لێرە الحمد لله شكر سپاس زۆریش زۆر باشە لە کارەکانی کۆمەڵی یادگەری ڕازی زۆری لە ڕازیمە خوای گەورە سەرکەوتی دنیا و قیامەتیان کە زۆریش سوودم لێ دیتینە و لە هەموو ڕووەکەوە دەنگت بۆ کۆمەڵە الحمد لله شكر سپاس لە خوای گەورە بۆ خزم و کەسوکارانە دەرێ من خزم و کەسوکار و مسلمانان دەرێم دەنگ بدەن بە کۆمەڵی دادگەری بە 285. السلام عليكم. عليكم السلام أحوالتان باشە بین ئینشاءالله الحمد لله وشکر زۆر باشین خۆ باش بین بابزانم لەم کەرنەڤاڵەی کۆمەڵی یادگەری ئامادەی چەند دڵخۆشی والله زۆر دڵخۆشم هەبی ئەوانی دی هیچ نینە لۆ قورعانن پێ دەرێن دینداری هەیە لە ناوان یارمەتی هێتی مفەقیری دەدەن ویان نا لۆ هەژاران باشن ئەوان دیچیان لۆمە کردیە سانی ڕازگۆ و دەستپاک ڕێک و پێک قسەیان ڕاستە یارمەتی هەموو فەقیران دەدەن کۆمەڵی ڕازیەت و ئارێ والله زۆریش ئەمنەوە سێ چاستارە لێرە تەرە بەمە بەخۆ بە پیرێ خۆ لە خوای بەزیاد بیل و خۆم قورعانی دەخینم خوای گەورێت قبول کە ئیشاءالله قوربانت بم ئەمانە کەواتە دەنگت لۆوانە ئیشاءالله هەر ئەوان سەرکەوتوو دەبن ئیشاءالله چنچی لۆ ئەوان لای خوایە لۆ خوای دەکەن ئادیوەیان نا ئارێ وڵە لۆ خوای دەکەن السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. لە کارەکانی کۆمەڵی یادگەری ڕازی والله مش هذا شيء عادي هەروەچی والله تبرين دەنجی توش هەر لەو کۆمەڵی إن شاء الله قبل تاني إن شاء الله زۆر باشە ئەی لە کارەکانی کۆمەڵ ڕازی تعيبين يا ري ولا ما بخو ما ناس تمشك مان هون ديم أمان عيبيان نيا ئەوانە کوونە ڕازگۆنە دەستپاکەن هیچ عيبيان إن شاء الله هروها باش دبن إن شاء الله بسر دكون سركوتيان دكا الشهر بابي فقير وهجاران بەوپەڕی دڵمانەوە خۆشحاڵین بە ئیزنی خوای گەورە ئەم جاریان لیستی کۆمەڵی دادگەری لیستی 285 کۆمەڵی دادگەری دەنگێکی زۆر باش دێنێ بە ئیزنی خوای گەورە چاومان بەڕاستی لە خەڵکی شاری هەولێرە ئەم جاریان کاندیدی خۆیان کاندیدی دەستپاچی خۆیان کاندیدی سەرڕاست و حەقبێژی خۆیان ئەو کۆمەڵەی کە بەڕاستی دیفاع لە دین و ژینی ئەو خەڵکە دەکا دیفاع لە هەژاران و چەساوان دەکا سەری بێخن داواکاریم لە هەموو خەڵکی کوردستانە بە تایبەتی شاری هەولێر ئەم جارەیان ئومێدی خۆیان دوای خوا بە کۆمەڵی ئیسلامی بسپێرن چکە کۆمەڵی دادگەری بەڕاستی حیزبێکە بێ ئینتیمای حیزبایەتی بە یەک چاو بە یەکسانی تەماشای هەموو تاکێکی کوردەکە لەم کوردستانە ئەم خاکە بەی خۆی دەزانێ داهات و ئەوەی کە لەم خاکەدا وەردەست دێت
بەڕاستی هەمووی بە مافی گشتی خەڵکی کوردستان دەزانێ بە مافی چەند کەسانێک و بە مافی چەند گروپێک و بە مافی چەند حیزبێک و مناڵەیەکی نازانێ چونکە ئێمە وەکو میلەتی کورد هەمومان تاکە تاچی ئەو کوردستانە بەشدارین و بەشبەرین لەم خێر و بێری ئەم وڵاتە پێویستە هەموو هاوڵاتێک هەموو هاونیشتیمانیەک حیسەی خۆی وەربگرێ ئەوەی کە دەشیکا و دەشتوانێ بیکات لە ئێستا و لە ئایندا تەنها کۆمەڵی دادگەریە چونکە کەسانی دەست پاکن کەسانی ڕەوشت پاکن کەسانی زمان پاکن کەسانێکن کە بەڕاستی جێنشینی خوای گەورەنە لەسەر زەوی چۆن خوای گەورە مرۆڤی دروست کرد وەکو جێنشینی خۆی لەسەر زەوی ئاوهاش کۆمەڵی دادگەری تەنها حیزبێکە بەڕاستی کە دەتوانێت دین و ژینی ئەم خەڵکە بپارێزێ چونکە ئەم خەڵکە پێویستی بەڕاستکردنەوەی ڕاستی هەندێک هەڵە و چەوت هەیە کە لەناو کۆمەلگای کوردیدا بڵاوە هیوادارین خەڵکی کوردستان متمانەی خۆیان بەم لستە بکەن متمانەی خۆیان بە کۆمەڵی دادگەری بکەن بۆ ئەوەی ئەم جارە لە پەرلەمانی عێراق باشتر و چاکتر یاسا دەستوریەکان و ئەو یاسایانەی کە غەدر با بڵین لە خەڵکی کوردستان دەکرێت و لە موچەی خەڵکی کوردستان دەکرێت و یاخود لە خاچی کوردستان دەکرێت بتوانن باشتر و چاکتر دیفاعی لێ بکەن. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. کۆمەڵی دادگەری چی کردووە تاوەکو خەڵک دەنج پێ بدەن؟ نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری نمونەی نوێنەری ڕاستەقینە بوون نوێنەرێک بوون کە هەمیشە پارێزەری بەها باڵەکانی کۆمەلگا بوون لە دژی هەموو یاسایەکە بە ئەو شتە ناموانەی کە دەیانویست لە جێندەر و ئەو کارە ناڕەوانەی کە یانویست بە بیهێنەدی کۆمەڵ ڕێگری لێ کردەوە باندان پەرلەمانکەن هەچە دەژمارەشان کەم بووە ئەگەر ژمارەیان زیاتر بووە زیاتریش ئەیانتوانی کاری جوانتر و باشتر بکەن. کۆمەڵی دادگەری چی کردووە بۆ ئەوەی هاوڵاتیان یاریمی کوردستان دەنگدەران ئێستا لە کاتی دەنگدان متمانەی خۆیان بە کۆمەڵ بەخشن؟ بەڕێ سەردا دەسۆشتا لێ دەکەم بەڕاستی ئەوەی کە کۆمەڵ کردێتی لە ماوەی ڕابردوو شایانی ئەوەیەکەوە خەڵکی کوردستان خەڵکی دیندار خەڵکی مسلمان دەست بە دەستێش ئەو کەسانێکەوە خۆی بە مسلمان دەزانێت خۆی بە ملتەزیم دەزانێتن شانازی بە ئیسلامەتی خۆی دەکاتن پێویستە شانازی بە کۆمەڵ بکات لەبەرەوەی کۆمەڵ توانیەتی نمونەیەکی جوانی ئیسلامەتی ڕاستەقینە پیشان بدا لە ناو میلەتی کورد بە نەناوەوەی کوردستان بە گشتی وهروەها لە دەرەوەش نمونەیەکی جوانی مسلمانەتی وە لە بۆ هاوکاریکردین برا مسلمانەکان هەر شوێنێکە بوو بێتن کۆمەڵ هاوکاری کردوون لە هەر شوێنێک لە دژی دین قسە کرابێ یا هەوڵ درابێتن کەوا شتێک دروست بکرێتەوە یان ئەوتە بڕیارێک دەربکرێت دژی دین و ئیسلام بێتن ئاینی ئیسلام بێتن کۆمەڵ بە شانازیەوە بەرگریەکی زۆر زۆر بەهێزیدا ئاینی ئیسلام کردووە بۆیە شایانی ئەوەیەکەوە دەنجی پێ بدرێت. فریشتەکانی خوا ئەو لێرەیە ئەو لێرەیە لیشتێک کە ڕووی لە مانگە چێ پەنجەکانی ئەستێرەیە چەشنی فریشتەکانی خوا ئەو لێرەیە ئەو لێرەیە ئەو سنگی لە ئاسمانە چێ لێوان لێو بووانە گەرمی. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله بەخێر بێت. سلامت دنیاخوا. با بزانم بۆ پشتگیری کۆمەڵی دادگەری دەکەن بۆ دەنگتان بۆ لیستی 285. بەڵێ وڵی کۆمەڵی ئیسلامی خاوەنی فکرێکی ئیسلامیە ئێمەش مسلمانین بۆیە بە ئەرکی سەرشانی خۆمان دەزانین وەکو ئەرکێکی ئاینی و ئیسلامی کە ئەبێ پشتگیری خەڵکانی ئیسلامی بکرێت لەبەر ئەوانە هەڵگری فکری ئیسلامن چونکە هەڵگری فکری ئیسلامی بۆیە دەنج پێ دەدەین؟ بەڵێ وەکو ئێمە وەکو ئەرکێکی ئیمان خزمەتی خەڵکان نابێت ئەمەش ڕوویەکی ترە وەکو فکرە وەکو ڕووی تریش کۆمەڵی ئیسلامی حیزبێک نەبووە هەتا ئێستا هیچ خەیانەتێکی کردبی لە هیچ ڕێیەکە دزیەکی کردبێت لە هیچ شوێنێکە لە هیچ میحوەرێکە لە هیچ لە چیا لە شار لە شاخ هەمیشە دەستپاک بووینە کەسانی دەست بە دەستنوێژ و قورئان خوێن و ئەهلی عیلم و ئەهلی فکر بووینە بۆیە ینی کەسانێک نەبووینە دەست لەگەت دژمن تێک هەڵکەن دژی میلەتی خۆیان خەیانەت بکەن ناتوانی لە هیچ شوێنێک ڕخنەیەکی وا لە کۆمەڵی ئیسلامی بگری کە ئەم حیزبە
چ دزیەکی کردووە لە کوردستان فەرموو کام بیرە نەوتی بەدەستەوەیە دزی تیا کردبێ کام بۆڕی نەوتی بەدەستەوە دزی تیا کردێ کام وەزارەتی بەدەستەوەیە تاوەکو دزی تیا کردبێ وە هەم لە ڕووی فکرەوە لە ڕووی ئیمانەوە ئێمە پێویستە زانین کات دەنگیان پێ بدرێ و هەم لە ڕووی دەستپاکیشەوە خەڵکانێکی دەستپاک و دەمپاک بووینە الحەمدوللا زۆر دڵخۆشین سپاس بەخوای جەماوەرێکی باش خڕبووتەوە بۆ جێ دڵخۆشیە بۆ هەموو مسلمانان الحەمدوللا بۆ دەنگ بە کۆمەڵی یادگەری دەدەی لەبەروی دەنگی پێدەن گەندەڵ نییە دز نییە ڕێگر نییە دەنگی پێدنی لەبەرۆی مسلمانی زۆر ڕێک و پێکن الحەمدوللا هەوڵدانیان بۆ سەرخستنی دینی ئیسلامە لەخوای بەزیادبی مسلمانان هەموو شانازی پێوەکەن لەبەرۆ تاکە حزبە کە دەیەوێ ئیسلام سەر بخە چەند ساڵەمە خزمەتی ئەو دیناکەین بە پشتیوانی خوای گەورە ئینشاڵڵا سەرەکەوین بە پشتیوانی خوای گەورە ورەتان بەرزە وەرەمان زۆر بەرزە سپاس بەخوای الحەمدوللا لەو پەری وەرجە بەرزی داینە کە دەبین ئاڵای ئیسلام شکاوەیە لە کوردستان ئەو لەو پەری نعمەت و سەرکەوتن الحەمدوللا سپاس بەخوای گەورە سلام علیکم وعلیکم السلام یاخۆ بەخێر بن سەرچاو وەکو گەنجێک پێم بڵێ بۆ متمانەی خۆت بە کۆمەڵی دادگەری دەبەخشی ئەوەی ڕاستیبی متمانەی خۆمان بە کۆمەڵی دادگەری دەبەخشین لەبەر زۆر شت یەکەم شت لەوەرەی مسلمانی سەرڕاستن پێشینیان دیارە و چەندین پەرلەمانتاری دەرچووە الحەمدوللا جێگای سی قەومەتمانن و ئێمەش وەکو کوردێکی مسلمان پێویستە دەنگمان ببەخشین بە کەسانێکەوە زوڵمان لێ نەکەن غەدرمان لێ نەکەن لەسەر دەنجی ئێمە خۆیان دەوڵەمەند نەکەن لەسەر دەنجی ئێمە سازش لەسەر مافەکانمان نەکەن لەسەر دەنجی ئێمە دەنگ بە ناعەدالەتی نەدەن لەسەر دەنجی ئێمە سیستەمی عەلمانیەت و کوفر نهێنە وڵاتمان دەنگ بە یاسا و ڕێسایەک نەدەن کەوا کۆمەلگای ئێمە تێک بداتن بۆیە ئێمە دەنگدان وەکو مافیشی ڕەوای خۆمان دەستە بژێری کاندیدەکانمان دەکەین کامە کاندید کامە لیست لە هەموو نزیکترە لەوەی کەەوە حەق و مافی ئێمە دابین بکاتن دەنگ بەوی دەین و ئێمەش پێمان وایە کۆمەڵی دادگەری نزیکترین لیستە لەو لیستانەیەکەوە بتوانێت دەنگ و سەدای ئێمە بیتن من ناوم دڵشادە بەس ئێستا بە حەقیقی دڵشادم کە ئەو جەماوەرە بە حەماس و ئەو گەرم و گوڕە دەبینم لە لیستی 285 کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری ئەوە ئیسپات دەکاتەوە کە ئەو دوورشمی لا ئیلاهە ئیلەڵڵا ئێمەی گۆش کردو پەروەردە کردووە کە لە هیچ کەس ناترسین لە غەیری ئەڵڵا تەعالا سەر بۆ هیچ کەسێ شۆڕ ناکەین ئێمە بوێرین دلێرین ئێمە بە هەموو زاڵمستەم کاردەین لا ئەو لا ئیلاهە ئیلەڵڵا فێری کردوین کۆمەڵی دادگەری کۆمەڵی مسلمانی دلێر و بوێرن هاتوونە مەیدان بۆ دیپاکردن لە دین و ژینە ملت هەل لە سەرەتایدا مەزراندنیەوە لە شاخەکان کە خێلی پێویست بۆ میلەتە کۆمەڵی سنەوەکۆی کات بزوتنەوە بووە ئەو کارتە بە زەرەکتر و دلێرتر و ئازاترین پێشمەرگە بوون لە بیرمە بەعسیەکان کە زۆر تاقیبی ئەندامانی بزوتنەوەیان دەکرد کە پارەیەکی زۆریان تەرخان کردبوو بۆی گچکردن معلوماتیان لەسەوەرگرن لەبەرچی لە بە پارچێکە و ئازایەتەکان کە خۆفرۆش نەبوون بەڵام هەمووەکانی کە لە ناو کەتاپەکانیان وەرەقی حزبی بەعسی تێدا بوو بەڵام ئەوەی سەربەرز و دلێر و بدوبێر بوو ئەو ئیسلامیە بن ئەو چین و گەنجە بوو ئێستاش کە هاتوین بۆ سەرخستنیە پشت بە ئەڵڵا ئەو پیاوە بەڕێزانە دەنێرینە پەرلەمان هەر بەو دید و ئەتیقادەکە دیپا لە دین ژوونی ملەتە بکەن کە نەهاڵەتن لە کەس نەترسێن کە ئەو لای لاڵایە گۆشی کردوون کە پیادێ و ئیسپاتیش بووە لە پەرلەمان لە حکوومەت ئەو ئەندامانەیە مۆسۆر بوون نمونەی پیاوەتی بوون یەکەمین کەسێک کە ئەو حکوومەتەی بانگێش کرد بۆ پەرلەمان ئەندامانی ئێمە بوون کە بانگێشیان کرد کە یەکەم جار و کە نەکرابوو لە پەرلەمانی کە لە پەرلەمانی بەغدا ئەم کاک سۆران عومەرە ئەو کاک ئەحمەد ڕەشیدە چیان نەکردووە ئەوانە پەروەردەی ئەو قوتابخانەیە داوا لە ئەڵڵا تەعالا دەکەم کە سەرمەم بخات داوا لە جەماوەری هەموو کوردستان دەکەم تۆزە بێنەوە بیر بکەنەوە ئیقراوکە خوا پێ دەڵێ قراب خوێندنەوەت بۆ هەبێت بزانێت چێ دۆستی ئەو میلەتەیە چێ دز و تاڵانچی و بە هەدەردەری داهاتی ئەو میلەتەیە کۆشک و تەلاری هەموو ئاسمان بەرز کردوێتەوە
لەسەر حسابی قوت و دینیژم 54 ملیۆنی بەس منی خواردووە 6 ملیۆنی 6 موچەی مەعاشخۆرەکانی خواردووە لە 2013ەوە پلەبەرزکردنەوەی ڕاگرتووە بابێتی ئێمە بێنەوە بۆ ئەسڵەکە بابێن دەنگ بدە بۆ لەسەر ئەو پیاوە ڕێزانە کە پەروەردەی قورئان و ئیسلامن. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. وەکو گەنجێک بۆ پاڵپشتی لیستی 285 کۆمەڵی دادگەری دەکەین. سەرەتا بەناوی خی گەورە مهرەبان ئێمە وەکو گەنج بۆچی پاڵپشتی لە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین لەبەرەوەی کۆمەڵ حزبێکە کەوا بناغی هەیە کۆمەڵ حزبێکە قوربانی داوە کۆمەڵ ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەیە کۆمەڵ حزبێکە هیچ دەستێکی نییە لە غەدر و لە ستەم لە تاڵانکردنی سەرۆت و سامانی خەڵک لە بڕینی معاشی فەرمانبەران لە شەق هاوێشتن لە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری ڕازی کە لە پەرلەمانی کوردستان بوونە لە پەرلەمانی عراق بوونە لە ئەنجومەی نوێنەران بوونە بێگومان لە نوێنەرانی ڕاستەقینەی کۆمەڵ دادگەری کە لە بەغدا بوونە لە هەرێمی کوردستان بوونە لەلایەن ڕازین لەبەرەوەی نوێنەرانی کۆمەڵ شەڕ بۆ خەڵک دەکەن تەنها یەک ئەندامی کۆمەڵ بەرتەقای چەندین ئەندام پەرلەمان لایەنەکانی تر بووە کاک سۆران عومەر نمونەی واقعە لە پەرلەمانی عراق کەوا لە هەموو پلەکاندا لە چاڵەچەکاندا لەر هەمووی بەرزترە و دەوری تەواوی هەبوو لە نێو پەرلەمان لە زامنکردنی مافی خەڵکی کوردستان لە زامنکردنی مافی فەرمانبەران و هیواداریشین خەڵک متمانەی خۆی بە کۆمەڵی دادگەری ببەخشێت لەبەرەوەی کۆمەڵ پێش ژینتان دینتان سەلامەت دەکات. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون سەرنج و تێڕوانی بەشێک لە هەوادارانی کۆمەڵی دادگەری بوو لە شاری هەولێر ئەوان دەڵێن پێویستە دەنگدەرانی هەرێمی کوردستان دەنگ بە کەسانێک بدەن کە ڕازگۆن لەگەڵ میلەتە کە داکۆچیان کردووە لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەوادارانی کۆمەڵ دەڵێن لە چێندەر کەسێک هەبوو غەدری لێ بکرێت کۆمەڵی دادگەری دەنجی دلێر نەبوو بێ لەسەر مافی ئەو هاوڵاتیە نەهات پێتە دەنگ کۆمەڵی دادگەری کە نوێنەری لە ئەنجومەنی پارێزگاکان هەبووە نوێنەری لە پەرلەمانی کوردستان و عراق بووە هەمیشە داکۆچی کردو لە مافی هاوڵاتیان دەنگدەرانی هەرێمی کوردستان ئەم جارە دەنگ مەدەنەوە بە کەسانێک کە قوتی ئێوە دەبڕن دەنگ مەدەنەوە بە کەسانێک کە 30 ساڵە درۆتان لەگەڵ دەکەن دەنگ مەدەنەوە بە کەسانێک کە تەنها لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ئێوەیان بیردێتەوە بۆیە پێویستە دەنگ بدەن بە کەسێک دەنگ بدەن بە کەسانێک کە ڕازگۆن دەست پاکن داوێن پاکن لەگەڵ خوای خۆیان ڕاستن لەگەڵ میلەتا ڕاستن دەنگ بدەن بە نوێنەرانێک کا بتوانن داکۆچیتان لێ بکەن ئەخر دەزانن بەشێک لە دەنگدەرانی هەرێم دەنجیان داوە با نوێنەرانێک کە لە پەرلەمانی عراقدا نەیانتوانیوە 4 جار داکۆچی بکەن لە مافی هاوڵاتیان بەڵکو دەنگدەری ئازیز تۆ دەنگت داوەتە کەسانێک کە تەنانەت عەرەبیشیان نەزانیوە بۆیە گرینگە ئەم جارە دەنگتان بۆ کۆمەڵی دادگەری بێ کە حزبێکی ڕەسەنە کە لیستێکە کەسانێکی کاندید کردووە لیستەکەی کۆمەڵ کەسانێکی تێدایە کە کەسانی ڕازگۆن دەستپاکن داوێن پاکن بۆیە چاوەڕێی متمانەی ئێوەن چاوەڕێی ئەوەن ڕۆژی 11 تۆڵە دەدەسەڵات بکەنەوە و دەنجی خۆتان ببەخشن بە لیستی 285 کۆمەڵی دادگەری.